سڵاوتان لێبێت بە شانازیەوە لەسەر کورسێکی خاوەن پێداویستی تایبەت یاخود کەمەندام دانیشتوین و ئەم بەرنامەیە پێشکەشەکەین. بەرنامێکمان ئامادە کردو لەسەر خاوەن پێداویستی تایبەت، هەستی ئێمە بەرامبەر خاوەن پێداویستی تایبەت. ئەمە پرسیارەکانمانە. پرسیار یەکەمان تا چەندێک لەم وڵاتی ئێمەیە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت ڕێزی تایبەتی خۆیانیان هەیە نەک بەزەیی. پرسیاری دۆمان کە ئاڕاستی هاوڵاتیانەکەین سەبارەت بەوەیە کە ئایا تۆ هەرگیز بیری لەوە کردوتەوە ڕۆژێک لە ڕۆژان خۆشەویستی لەگەڵ کەسێکا بکەی کە کەمەندام بێت و ژیانی هاوسەرگیری لەگەڵا پێک بێنیت، یان ئەوە تا ئێمە زۆر جار لە توانج و لە قسەکردنی خەڵکە ترسین ئەڵین کەسێکی ساغ بۆ زەواجەکات یاخود ژیانی هاوسەرگیری لەگەڵ کەسێکی کەمەندامە بەدەستێنێت و ژیانی هاوسەرگیری لەگەڵا بەڕێیەکات. پرسیاری سێمان ئەوەیە ئەگەر کەسە کەمەندامەکاتە ژیانتەوە تۆ ئامادی ئەوە تیا هەیە کە ژیانی هاوسەرگیری لەگەڵا بکەیت، یاخود ئەگەر ڕۆژە ڕۆژان ئەو کەسێک کە لەگەڵێ ئەژیت بەڕوودایە کەوت و کەم ئەندام بوو تا چەندێک تۆ ڕێز و خۆشەویستی تۆ زیاترە بێ بۆ ئەو لەگەڵمان نابن. بە قەناعەتی من لە ئینسانە ئاساییەکان ڕێز ناگیرێت نەک لە کەمەندامەکان. بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ ئەبێت لە هەموو کەسێک زیاتر ڕێزانە بگیرە بە حکمی ئەوەی هەندێک کەمەندامەیە زۆری کەم ئەندامە کە ناتوانێت کار بکە بۆ حکمی کە ڕێژێکی زۆر لە خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتەدا هەیە، ڕێژەکەی لە 100,000 تێپەڕیوە، ئەتوانین بڵین بۆ تەواقع، ینی کەمەندام بوون یا قەزەی کەمەندامی لە کوردستاندا بۆ تەواقع. تۆ خێزانەکە دووتی کەمەندامە؟ بەڵێ ڕێزگرتنەوەی چینە من کەمتر نییە، باکسەوە هەر پێشەوە دیارینێکە کەمەندام. هەشە بۆ نایبینی هەیە کەمەندامی شەو خێزانەکەشی جوانە. من کێکێکم خۆش بێ، ینی بەدڵ خۆشم بێ، زۆر ئاسایەگەر کەمەندامیش بێ ئەخەمە سەرم. کەمەندامەکەشی تا ڕادێک بەس ئەگەر شتێکی ئاوا بێتە ژیانی منەوانە زۆر ئاسایە، لەبەرکە هەر کەسە و لە ژیانە خخوای گەورە هەر مرۆڤێکی دروست کردی بێت هەموو وەکو یەک وایە هیچ فەرقێکیانە. لە دوای ئێستاکە چەندێکە زەواجمان کردو گەر ئێستا تووشی ئەو حاڵەتە بێ هەتا ئەو دەقەی مرمەتا و دەقەی منم زۆر بە خزمەتێکی جوانی شێکم. کەس پێی وتی مەسەن تۆم خۆشەوێت؟ ناوەڵا کەس پێی نەوتو. ئینسان وایە تۆ خۆ دەتوانی کەسەی بینی کەمەندام. تا چەندێک هەستەکەی لە وڵاتی ئێمە ڕێز لە کەمەندامە گیرێت؟ بە قەناعەتی من لە ئینسانە ئاساییەکان ڕێز ناگیرێت نەک لە کەمەندامەکان. لەبەرەوەی بۆ جیاوازیە؟ لەبەرەوەی ئێمە خاوەنی مجتەماعێکی ئەتوانم ناوی بنێم وتی وتکەرین یان مجتەماعێکی توانجەرین، نەک هەر بۆ کەسانی کە کەمەندامن بەڵکو بۆ ئینسانە ئاساییەکانیش ئەگەر بتەوێتۆ باڵی ئازادی خۆ بکەیتەوە ناتوانیت. کەمەندام پێویستە هەر ڕێزی لێ بگیرەگەر هەر کەسێک بێت. کەمەندام بەشێکە لەم کۆمەڵگایە، دیارە ئەو کۆمەلگا بەشێکە لە کۆمەلگا و دیارە ئەو کارە ساتش کە بەسەری هاتووە یا لە زگماکەوە یا خی پەروەردگار لە حادیسەیەکە لە شتێکە. ئێستا ئێمەی ساخ ئەگەر بەیانی لە کارە ساتێکە چاوێک لە دەستبن یایەکێ لە ئالەتەکانی لەشمان لە دەستبین ئەبین بە کەمەندامان. بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ ئەبێت لە هەموو کەسێک زیاتر ڕێزانە بگیرە بە حکمی ئەوەی هەندێک کەمەندامەیە زۆری کەم ئەندامە کە ناتوانێت کار بکە، هەندێکی کەمتر کەم ئەندامە کە ئەتوانێت کاری ڕۆژانەی خۆی بکە. دیارە بۆ حکمی کە ڕێژێکی زۆر لە خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتەدا هەیە، ڕێژەکەی لە 100,000 تێپەڕیوە، ئەتوانین بڵین بۆ تەواقع، ینی کەمەندام بوون یا قەزەی کەمەندامی لە کوردستاندا بۆ تەواقع. لەلایەنێکەوە لەلایەن کۆمەلگاوە ئەتوانین بەجددی بڵین ڕێزێکی زۆر لە خاوەن پێداویستی تایبەت دەگرێت، ینی ئەو بەزەی کە جاران هەیە بوو ئەو عەتفەی جاران هەیە بوو ئێستا بۆتە ڕێز بۆتەوەی کە کەمەندام ئەبێ ڕێزی تایبەتی خۆی هەبێت. بەڵام وەک لایەنی حکومی بەڕاستی بەداخەوە لەگەڵەوەی کە زۆر مزایدە ئەکرێت، لەگەڵەوەی کە زۆر باسی ئەوە کرێت کەمەندامان هەن و ئێمە کەس و کاری ئەوانون و ئەم حکومەتە حکومەتی ئەوانە، بەڵام هەستەکەی لە واقعدا وانە جۆرێک لە جۆرەکان پراوێز کراوە و کەمەندام حسابی بۆ ناکرێت لە هەموو بوارەکانە، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری تەندروستی، لە بواری ئابووری، لە بواری خوێندن و پەروەردە. ئەمە لەسەر ئاسی شەخصەیە لە ڕەنگە لە حکومەتە لە وەزارەتەکانە، بەڵام بە شێوەیەکی گشتی نە پلان هەیە و نە بەرنامەش هەیە بۆی کە کەمەندامان شکۆمەندانە بژین. یعنی ئەمە زۆر مویمە تۆ لە هەموو وڵاتانی دنیای دەرەوە کەمەندام شکۆمەندێکی خۆی هەیە، ینی حکوومەت ڕێزێکی وای یاوەتێ هەم خێزانەکەی هەم
تایفەکەی هەم ئەو دەوروبەرەی هەم خەڵکەکە بە چاوێکی زۆر جوانەوە سەیری ئەکەن نەپێویستی بۆی بچێتە سەرجادە سوالکە نەپێویستی بەوەیە ئیش بکات نەپێویستی بەوەیە کە چۆن جۆرێک لە جۆرەکان لەلایەن کە سوکاریەوە بۆ کوبار سیر بکرێت بەڵکو ئەو زۆر جار کە سوکارەکەشی ئەژێنێ وەنەوەزعی باشە بێ خەڵکێکەکەی مەساڵە ئەگەر یەکێکە مندامی بێ لە دەروی ئەم وڵاتەیە وەزعی زۆر باشە زۆر باشە بەڵام لە وڵاتی ئێمە ئەگەر یەکێکی کەمەندامی هەبێ وەزعی زۆر خراپە چاچ کاکەجان خوا بەخێر بەسەر چاو هەست دەکەی لە وڵاتی ئێمە ڕێز لە کەمەندامە گیریەتیانەوە تاوەکو تۆ خەریکی کاسبیکردن و لفکە فرۆشتن و کار فرۆشتنە وەڵا هەیەتر ڕێز لە کەمەندامەگرێ و هەیە نایگرێ و ئاوای کوێرێک لەکوێ ئەتوانێت کاری ڕۆژانەی خۆی بکە لەکوێ کەسێک کە دەستێک یا دوو پەنجێبی ئەتوانێت کاری ڕۆژانەی خۆی بکات بە هەموو سیفەتەکان ئەتوان بڵێم ئێمە خۆمان مشتەمایشی خراپین بۆ ئینسان بۆ تاک بۆ خەڵکی ئاسایی نەک بۆ کەم ئەندامیش بۆیە بۆ کەم ئەندام زیاتر و زیاتر ڕێزی لێ ناگیرێت هەستەکەم ینی ڕێزدان لە ئەگیرە بەس بە چاو ئەوەی کە ئەیبینی دوانی ینی ڕادێکی زۆر نییە زۆر کەسێ بە چای بەزەی سەیرانەکە ئەوە ئەبێ وانە بێت خۆی بێ لە ئەسڵ ئەوان شەر هیچ لەگەڵ ئێمە فەرقیان نییە کەسێکی ئاساین باڵە چەندێک کەسەکەی لە وڵاتی ئێمە ڕێز لە کەمەندامە ژیرێت واللهی لە سا هەفتا و پێنج ئاوە سۆنجەکەی چیە؟ بەخواتر زۆر کەم گەشتنە چی ئەو هەوڵی کەیاتان لە بەردەم پەرلەمانە ئێمە زۆر شتمان کرد هەڵوێستمانەوە بوو کە خۆمان سووتێنی 14 کەس بوو دوێنێ سەر سیارەکان کەوتین 14 کەسەکە بچین بەرە هەولێر خۆمان سووتێنین بەڵام زۆر لە نزیکەی 15 پەرلەمانتە لە فراکسیۆنە جیاوازەکان هاتن بۆ لامان چەند مامۆسایەکی ئاینی زیاد لە 50 ڕێکخرا و چەندین کەسایەتی ئەم شارە هاو هاتنە بەردەمی سیارەکان وتیان نە شەرع ڕێەیە نە یاسا ڕێەیە هیچ شتێ ڕێ نایە ئێوە بۆ خۆتانە سووتێن لە پێناوی حکوومەتە ئێمە گەشتینە ئەوەی کە دەنگی خۆمان بگەنین بەڵام هەتا ئێستا حکوومەت نەگەشتۆتەوەی کە وەڵامێکمان باتەوە بەداخەوە هەتا ئێستا حکوومەت لە 12 تێپەڕی هیچ وەڵامی نەبوو ئەمڕۆ چواری 12 ڕۆژێک هەر تێپەڕی بەسە 12 ئەسڵەن جگە لە بەیاننامەیە کە بە چەندێ ڕێک نووسرا بوو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەر پێشوازی لەو ڕۆژە نەکرد بەداخەوە من لەم بەرنامەی تۆوە ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانی سەری سەرەوە کە بڕیار بەدەستن خۆزگە بمزانێ ئێوە کەمەندام وەک چی سەیرەکەن بۆ وەڵامیانانەوە ڕۆژان لایانی پەیوەندیدار هاتووە بۆ لای تۆ بڵێ کاکەگیان واز دەم ئیشە بێنە ئێمە مەعاشمان بۆ تۆ بڕێوەتەوە وڵات جاربارە هاتن ئێستا ئیتر ئانوویەینەوە بۆ لاو سەری لێنەوە ئیتر نەهاتنەوە ئیتر بەڵێ بەس قسەیە بەس قسەیە کاڵێ مەقسەد ئینەوە شتێ بۆکەین من بەخوای چاوم مستەحقم یعنی بە 320,000 کرێخانوویە 150,000 مەعاشەکەمە حکوومەت هاتوو بە لای تۆ بڵێ بە ئەو پارە ئین بە تۆ بووی کە واز دەمیشە بێنیان نە وەڵا وان نەوتوە باسی پارەشتیان نەکرد بەس وتیان ئیشی بۆکەین و هینە بۆکەین و ئیتر وتم ڕقەمم بەنێ ئەو ناونیشانم بەنێ ئەیانوو باشە بەسەر چاو دوای خۆمان ڕقەم و نایە دوای خۆمان هێنە بۆ لاو دوایی خۆیان لایانی پەیوەندیدار حکوومەت دێنەوە بۆ لای ئەم هاوڕێ بەڕێزەکە خۆیان وتیان ئەم هاوڕێشمان وتی بەس قسەیە هەر خۆیان پێیان وتووە ئێمەینەوە بۆ لا بەڵام تا ئێستاش هاوڕێمان وابزانام لێرە هەر چاوەڕێی ئەوانەکات ئاخۆ کێن بۆ لای ئەم هاوڕێمان کێن ئەچن بۆ لای کەمەندامەکان کەی مافەکانی کەمەندام بوون لەم وڵاتەیە و کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت ئەسەلمێنرێت و کارەکانیان بۆ جێبەجێکرێت داخوازیەکانیان کە داخوازیی سادەی و ڕەوای حەقی خۆیانە کەی جێبەجێکرێت لە دوای ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمانە